هاوڵاتیانی ناحیەی ئسمێڵان دژی نەبوونی خزمەتگوزاری و بە تایبەتیش نەبوونی کارەباگردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا. وەڵا بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەسەر گردبوونەوەکە ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوەی پەیامنێری پەیاممان لە باڵەکایەتیەوە لەگەڵدایە. ئازاد سڵاوی خۆت لەبێت، زانیاری زیاتر سەبارەت بە گردبوونەوە و داواکاریەکانی هاوڵاتیان چییە؟ بەڵێ دانا سڵاو لە تۆ و لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. دیارە سەر لە بەیانی ئەمڕۆ کاتژمێر 7:30 سەر لە بەیانی هاوڵاتیانی ناحیە سمیلانی سەر بە قەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی بەهۆی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە تایبەتی کارەبا لەو ناوچەیە گربوونەوەیشیان ئەنجامداوە. ڕێگای ناحیەکەیان گرت لە بەرپرسانی ناوچەکە کەوانە توان بستنە دەوامی فەرمیان، بەڵام دواتر لەلایەن ئاسایشی چۆمانەوە کەوا هێز لە چۆمانەوە بۆیان هێنرابوو بە زەبری هێز کۆتاییان بە خۆپێشاندانەکە هێناوە بڵاوەیان پێکردن. دیارە خۆپێشاندەران ئاماژەیان بەوە داکەوە بەرپرسانی و ناوچەیە تەنانەتی گوێشیان لە داواکاریەکانی و هاوڵاتیانە نەگیر کەواچ داواکاریەکان هەیە، بەڵکو بە زەبری هێز کۆتاییان بە خۆپێشاندانەکە هێنا. دواتر ئێمە لە بازگەی سمیلان کەواویستمان بچین ڕووماڵی ئەو خۆپێشاندانە بکەین و داوای هاوڵاتیان لە ڕێی مایکی پەیامەوە بگەینین. دیارە لە بازگەکە ڕێگەمان پێنەدراوە گەڕێنراینەوە لە بازگەی سمێلان. دواتر ئێمە چوینە دووری بازگەکە وەستاین، دوای ئەوەی هاوڵاتیان ویستیان بێنە لای ئێمە کەوا لە ڕێگەی پەیامەوە دەنجی خۆیان بگەن، بەڵام دواتر هێزەکانی ئاسایش لەوێش بە دوای ئەو هاوڵاتیانەوە هاتن و ئێمە بۆ ئەوەی ڕێگری لە ڕۆژنامەنووسان بکەن کەوا لەوێش ئەو هاوڵاتیانە لێدوانی خۆیان بدەن. ئێستا ئێمە لەو ناوچەیە نەماینە بەهۆی ئەوەی کەوا ئاسایش هەم بە دوای خۆپێشاندەران و هەم ڕاگەیەنکارەکانەوە بوو کەوا ڕووماڵی ئەم خۆپێشاندانە. وەڵێ ئازاد ئۆمەراوەیی پەیامنێری پەیام لە باڵەکایەتی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت.